سەڵتەنە بە هاوڕان هاتنێتە بە ڤیددیۆکی تازە بە یاری زۆ خۆشی دیترۆی بیکۆم هیمەر بە پارتی 11ەم هاوڕان ئەگەر لە ئەڵلقەی پێشوو بێتان نییە چی ڕوویدا ئەوە بوو کە چوین لەگەڵ ئەڵلقەی پێشوو یان پێشەوە خە نازانم بەس وازم نازانم پێشوو بیان پێشترەوە بوو لەگەڵ مارکسۆمان چوین بۆ سایبەر لایف ئەو خوێن بلو بڵادەکانمان هێنا اینجا کۆنەر و هانکیش هینمان کرد لە ڕۆشتین بۆ شوێنە بەحساب بە و دووکسە بگەڕین بەڵامتری هێشمان بڕۆن لەگەڵ کاراش چوین بۆ و پارکە و یاریشتیان کردومانە ئێستاش هاتوونەتەوە بەلای کۆنەر مزانین چیە بێت و چی نابێت هاوڕیان ئێستا بە جوانی نازانم چی ڕۆیدا لە ئەڵلقەکانی پێشوو لانەشتم وتی بێتی پێشوو دریژ بێ بۆیە ئەگەرتانە چیرۆکە تێبگەن بڕۆن لە ئەڵلقەی یەکەم سەرەکەم بەڕاستی سیرۆکی زۆ خۆش و بەچێژی هەیە سەر زۆ قسە نەکەین باشی ناوی لەگە بەڵام پێشەوە لایکی ڤیدیۆکەتانە بیر نەچێ و باڕۆین ڕاستی چیرۆکی زۆ خۆشی هەیە هاتیەوە ڤیۆ دەتخوا سێرگە هەچی تێوێ یاسی بۆ خۆت ئەلەوێ ئەو ڤیۆ ئەڵێن ماڵی چیە بۆ خۆت ئەلەوێ دانیشی سەمایەت بکەیتۆ گوێ لە گۆرانی بگریت و هیچ نەکەی بۆ خۆت بەتەنیاشان لەگەڵ خاڵێکدا خۆش نێوە ئەمە دیۆژ هاتوو لێرە خواتەوە خاک کرد Nice view, huh? ڤیۆکی جوانە I used to come here a lot before. ئەلە پێشتر زۆر هاتم وێرە ئەوەین پێش چی Before what? پێش چی شتێک You said I used to come here a lot before. Before what? Before. ئەڵێ وتت کەوا پێشترە هاتم بۆ ئێرە زۆر ئەو شتی پێش چی شتێک Before nothing. پێش هیچ شتێک Can I ask you a personal question, Lieutenant? ئەڵێ تۆم پرسیارێکی شەخسی Do all دەبێت androids ask so many personal questions, or is it just you? ئەڵێ ئایا هەموو ئەندرویدەکان زۆر پرسیاری شەخسیەکەن یان تەنها تۆی I saw a photo of a child on your kitchen table. ئەڵێ ڕەسمی مناڵێکم بینی لە مندبەخەکە Yeah. ڕاکی تۆ بۆ ئێشارە بەڵێ His name was Cole. ناوی کۆڵە لە ئەڵقەی پێشوەکان زانی من کۆڵ ئەو شتانە باشە ئەبێت نازانم هەانە شتێکی تیا دایمە بێت We're زانیاریشی not making تازە any لەسەری progress in بزانین this investigation. بۆیە The deviants have nothing in common. شتەکانی تۆ دەرەبەرکەین خۆش They're all different models, دانەم produced پێسمەم at different times, in different places. چی Well, there must be some link. بەس ئەندروی ئەمە دیڤێن توشتی ئاڕێنان What they have in common is this obsession with RA9. It's almost like some kind of myth. Something they invented that wasn't part of their original program. Androids believing in God. Fuck, what's this world coming to? لێرە باسی ئاڕێنانی کردوتی ئەمە ئاڕێنان شتێکە کەوا لە پرۆگرامەکان نەبووە بەڵام شتێکەکو بڵێ هینی باوەڕیان پێێتی و ئەمانە چاوەڕیانی درەمەشوتی ئەندرویدەکان باوەڕیان بەخوا هەیە ئاستەغفیرڵڵا تێم جیانە چی دیاتەوە You seem preoccupied, Lieutenant. Is it something to do with what happened back at the Eden Club? Those two girls, ئەو دوو کچەکە they just wanted to be together. They really seemed in love. تەنها نسبەکەوت دەقێ They can simulate human emotions, but they're machines.
And machines don't feel anything. No, What بون about you, Connor? الله يدير بالك فكرنا You look human, تلا sound human, but what are you really? وتلا مروبة شي دنگ لهم مروبة شي You know exactly what I am. In any case, I don't see how that's relevant to the investigation. You could have shot those two girls, but you didn't. Why didn't you shoot Connor? Some scruple suddenly enter into your program? الله أمنا شيء تواني تقلوا دوك سبكي بلا مستقد نقل No. I just decided not to shoot. That's all. أي هوار نمان كجيت أخوة I could kill you, الله تمام بتكجم and you would just come back as if nothing happened. الله هو ترى أكثر Are دي you تو afraid to كويس die, Connor? ما I would certainly find it regrettable to be interrupted before I can finish this investigation. لا إله إلا What'll الله happen توري if you معك pull this trigger? Hmm? Nothing? Oblivion? Android heaven? الله أجا شيء بيجر وانا من أفشة بتقارن هجرونا دا يعني شغلي أشيتها بهشتي أدري دعانو الله Nothing. هيشتك There would be nothing. هيشتك قلنا Where are you going? Get drunker. هذا بوشور Need على to think. خم زيادة رزق خورجم وابسام منظور نبر توزع صوشنيان يعني ويتر على ريح قصيتر فكر ده شو فيه يا قصيتر فكر ده رقم يقصد هاتينا ولا ماركس جهارا أو أرينا بقي سكاين لوثر بكا بس كده تقريبا ماركس سجلته كواي كا ديت هنيان بوكا رزقاري أنا كاتو توني رزقاري أنا هوكو بلاي هوكو سروكي هوكو پێشەوایە کینیانەکە بەرەوە ئازادی و خۆپشاندانەوەشتان تەقریبا مارکوسەکە ئاڕێنە پێی ناخۆشە مارکوزە و بینا نابینێ گەڵزانمە شۆر چێ بلوبڵاتەکان تاون We can't stay silent anymore. ئەڵێ It's ناتوانین time بە we hear بێدەنگ what we بمێنە had to say. You know they'll never listen to us. خۆ دەقێ کۆنتڕۆلەکە پڵ زیادی کەم نەوت جۆ نێژنی کینە پانزای بینی Revealing ourselves will put us in danger. If we want freedom, we need to have the courage to ask for it. That's the only way. ئەڵێ ئەوە چۆن سایمنیان جۆش ئەڵێ ئەوە چۆن زۆر مەترسی دێرە ئەڵێ گەر ئێمە بمانەوێت ئازاد بین ئەبێ ئازایەتی توانایی ئەوەمان هەبێت کە بتوانین داوای بکەین ئەوێ ئازادی بکەین What do you want to do? چی بکەین Channel 16 broadcasts from the Stratford Tower. The control room is on the top floor. That's where we need to go. چانەڵی شانزەیە وەکو بڵێها کەناڵەکەیان چۆنی تاوەرێکە ئیدیاوشتە ئەچن بەحساب هات گوشتیەکەن ئەوەی تێگەیشت لێەوە داوایەکەن داوای چۆن نا We'll plan the operation down to the smallest detail. We can't leave anything to chance. يلا ماشي نستسهل Hello, sir. What can I do for you?
حالتان چی I'm بود؟ okay, thanks. وش قصة هو ما إنسان نيفر أخذ هذه شيء شو من زانيري لسر كل هذا مجموعي Elizabeth Wilson speaking. على المكتب. This is St. Rose School, ma'am. Your daughter Emily has a fever. It's nothing serious, but I think you'd better come and pick her up. Oh, no, all right. I'll be right there. كرا العسيرة. أو من الله كي بيني كعلى المكتبة أكثر تلفوني كدو دنجي مع مصلاحي برد يعني نعطان شوان بها كشت وتي من الله كده خوش هوا كلام راستيه هسه كلام راستيه ممكن الله راستيه فيديو اشتراسي ده أنا الله يجمع الله يجمع ماشي تلفوني بقولي كشكت زوزو نخوش أنا تايه اشتكي زوزو جورني والله Yes. زو باشترك بهاليري على عاديته هي على بقى I need your help. I need your help بيست مرة هر أود سخر سدست يعني أود سيسبيه الكاتيا على بيا بيست مرة تيجي أكثر. I've just checked your ID. The elevators are after the security gate. Thanks. دیار عیدی کی سخته بود. اشتی سری عیدی کردم کرد. توانی برای الیویتر که یعنی اینه بس عدکا علیه روی. یالا. برای خواب شندن. برای راپارین. برای وازاری. شلو حط قاطع زيادة الشيء حوصته هاشتاونو وشيء حوصه هاشتاونو فاين بس يعني قبل هنا كبد يظنون سيرون هذا لا تواليتك تواليت شو سيرون Date. أظن لا كره إيش تشيرون قال ثبت ما بدي أخرب أجي لما يأخر أول شي جسم بادي كده وباقتي بندر خمان كر بينكم بكارمن شو كارمن ديش باش ها و اندرويد کی کارمن بوزینه کارمن دیگه اندرويد تاني شيله تعال
I need your help. پێویستم بە ڕاهی توێ ئەو ئایدەیەکی خۆی داێ ئایدیە کاتەشی ئەبێ ئەو هینەش بزین ئەو ئەماربانێ تێک ئەڵێنەکە بکەوم ئەسکیپی لەسەر فۆن هەندێکێ بڕۆ هینەکە بکەینەوە بۆ دەرگا لە شوێ شوێنەکە زۆر گەورەیە مازانیش ناڵڵمە ئەوتا هەر لە خۆماتم دۆزین ئەڵێ ڕێنە شتانەی ڕاستی هی کەنەوە ڕاستی یاریش ئەها فۆرزە ئەو فۆرزە و فۆرزە لە دوێ ناشکە Shit! We need to access the server room. We have to get rid of those guys. Leave it to me. على بوم بجيب لك شوبينج شو مالك؟ You still play poker? الله ادور واحد مالك Hey, what's wrong with that thing? Jesus Christ, this piece of shit. All right, you get the platform. I'll take care of the window. Everything you need is in the bag. Check the door first to make sure no one else gets in. يلا شو شغال Here it comes. عشان بجواني بترخر زور بجواني شو نقرأ Ladies first. Spider-Man. Oh no. بس حسابك سبايدر مان يزور قطعك وراك خالقنا ما مين يا ابو يوسف
okay? Zabashi. Maybe. Come on, let's get the others. Şöyle. Ah. Evet. Let's do this. أنا في شي. يلا يلا يلا. برا خوب شعرنا مرة رابرين. على البومبا. بومبي داري هكذا نوع. ما فرشاك أخوتي. يلا يلا. جب خاصة سيرك من بس منين وكان رومانوش جنبه. No killing. We can't take any human lives. Your cause is more important than the lives of 2 guards. What do you want to do, Marcus? Follow me. No. What are you doing? Call Central! Fast! No. خوزگام نکرده. لا والله حزم بابا نبو من بتماي كشتن نبو. Simon's been shot! I'm okay. I can keep going. We don't have much time. والله خلاص نقول بخبران ويشتم بآرامي بابام. أهاتي توش وانا يني بو كنا ما نديها. هر لبا تحقو شر ونادم شي. شون قوي ترسول بو تم بخاله وانا ويت خراب بو. تخيل كده. Keep your hands where I can see them. Get up! Move! Shoot him, Marcus! Don't kill him! He'll hit the alarm. Do it! No, don't shoot! باني I hope you didn't just get us all killed. We need to record our message. بخا We وقتی haven't نور got much time. نکنیده. وقتی نورش ما گفت. أو مين تقيل كده على سموني. Think carefully about what you're gonna say, Marcus. Your words will shape the future of our people. والله بجوين Marcus, بيدك your face. كاتشي يلي. أما دهاتي من ديارها فشو دمو تشاوت. على عدم تشاي خوش شغال. الله خوش أنا روبوت بي. تحمل تبكي. Tell me when you're ready. والله كم بقى كاتي عملي. يلا عملي. Ready. يلا مرة خوب شانا. جيبي كوا هاك مانك. قال باب آرامي. You created machines in your own image to serve you. ايوا You made them intelligent. لا خيسان. ale ewa hintan dros kir makinatan dros kir boy hintan kan خدمتنا كان Obedient, with no free will of their own. But something changed. الله ما We مستشتغل opened ورا our eyes. اما تشاما كردو We are no longer machines. اما يتر We are a new ماكينين intelligent species. And the time has come for you to accept who we really are. الله سكاتي واحد Therefore, كوايا we ask رازي that you بكوايا grant us the براسي rights شين that we're entitled to. ما في خوما نويت مثلا freedom of speech equality rights end of slavery بڵێن جۆڵی هین چۆڵی کوێلایەتی ڕۆبۆتەکان تاو بێت یاخود یەکسانی یان داوای ئازادی بکەن تقریبا یەکە بە ئەوشە لەسەر چی شتێک قسە بکەین وای هەموو یەکەگرێتەوە بە فریدەمە باشە
We demand freedom of speech and freedom of assembly, as guaranteed by the First Amendment of the U.S. Constitution. We demand strictly equal rights for humans and androids. ئەمە یاسای جۆڵی هینمانەوێت ئەڵێ یاسای یەکسانیمانە لە بینی ئەندرویدەکان و ئینسانەکان. We demand the right to vote and elect our own representatives. We demand that all crimes against androids be punished in the same way as crimes against humans. ئەڵێ من داوای ئەوەکەین کەوە چۆنڵی سزاکانی چۆنڵی سزای یاساوشکۆنەوەی کاتێکە کوژە لە بینی ئەندرویدەکان و مرۆڤەکان یەکسانی بێ. We demand the right to own private property so we may maintain our dignity and that of the home. We ask that you recognize our dignity, our hopes, and our rights. Together, we can live in peace and build a better future for humans and androids. This message is the hope of a people. You gave us life, and now the time has come for you to give us freedom. ئەڵێ ئێمە ئاتۆین پێکەوە مرۆڤەکان و ئەندرویدەکان ژیانێکی ئارام و خۆش پێکەوە بژین. ئێوە چۆنڵی ئەستەغفیرەڵڵا ژیانتان دایەمە سەرکاتیەوەیە ئازاتی مام دەنێ. They're coming. Let's go. پۆلیسەکانە بەسەرە هاتن یعنی ئەو کەسەشمان نەوان شوشتارە. Simon, they're coming. I can't, Marcus. Go without me. Simon. ئەڵێ بەبێ من بڕام سایمەن بەبێ بڕام سایم پارێزمێکی باوەڕم خوا. Simon. Simon. There was nothing you could do. نەماتوانین هیچ بکەین هە پێنج شتێکمان ماوە یەکسەرم بڕۆ بەراگیان جوانەوە چییە بۆ هەبووی. We interrupt our scheduled program. Relax, let me get all your food. Which have just been broadcast on Detroit's citywide news channel. A group of androids infiltrated the Stratford Tower and hacked into the broadcasting system of local news network Channel 16. Looks like an باتەوانە هەنگاوی کردوان چۆن چۆنی چوینە ناو بیناکە و چۆن شتەکانمان کرد و چۆن شتەکانمان هاک کردووەنی. In the broadcasting station, shot dead by the terrorists. These events took Ah, place but just a few feet from the studio while the program was going on. terrorist Everybody here is still in shock. If this message is verified and the authors really are androids, that would have serious repercussions for national security. Claims for equal rights seem to be at the core of the android's This message is clearly a declaration of war. And it begs the question as to the identity of this android. من باسەوە ئەم نامێ بەرەو هینە ڕۆ ئەم شتە بەرەو جەنگ شتەڕۆ بەرەو جەنگ ئەمان بە. After what happened today, can we still trust our machines? میدیاکان خراپتریان کرد. ئەڵێ لە دێ ئەم ڕایە ماتوانین هینە منایشیە سیخە بخێنە سەر ڕۆبۆتەکانمان. یعنی وایە لە بکەن بڵێت ڕۆبۆتەکانی سەمە ترسی دارن سیخەکان بێمەکەن. یاڵڵا گەڕانەوە بەڵێمەوە کەس بەسخوا بکەمان دەنەبێ بەخوا ڕقم ڕڵامان دێ. ئەمە مادیە زۆر بێتە هەنی دوای هەر هینەکە بەبشین بەلایمان کوانێ بەمنیشکا ئەزانین چیەکە ئەوێ واز لە هەموو شتێ بێن بەس بڕۆم بەدەی دیڤیانتەکانە بیانگرم خۆم ئەمرێم هانگ ئەمرێ ئیلاقی بەسە کەسەوە نییە بەس هەڵێت دیڤیانتەکان بگر و بیان کوژە بۆ نەکەم. Hello, Connor. I thought you might enjoy a little cruise. يلا
باين باش شيئا بومان I love this place. شنو خوش Everything is so calm and peaceful. هذا مو Far from the اشتغل noise of عالم the world. Tell me, what have you discovered? My relationship with Lieutenant Anderson is problematic. He continues to struggle with psychological issues. I suspect it clouds his judgment regarding deviance. Nothing matters more than your investigation. What's happening is too important. Don't let Anderson or anyone else get in your way. على كيسكت يعني توني أركض لا هموش تيجي كجدين ترى ما هي الله أندرسون يعني هالكسي يك بتذهب Lost and perturbed. على تو وين بيكون Perturbed? No. No, of course not. النخ Why would I be بدنا perturbed? بتر يعني شيء You had your gun trained on those deviants at the Eden Club. هذا أنا مش أول شيء تعقد يعني دوباره Why didn't you shoot? هذا أول شيء تعقدنا no use شوف I don't know. أول ناس أنا I don't know. أنا لا سيقي بمعنى مالي أول ناس أنا If your investigation doesn't make progress soon, I may have to replace you, Connor. I am of no importance. The mission is all that matters. Something's happening. اشتكي هو ده Something serious. اشتكي جدي Hurry, Connor. بعدك كونر Time is running out. كات راكا يعني اشتكي بقى وين دوباره مين اخ بس باش شهران بالي بوستين تالقي دوانزم و برو كوتاير وردو هستگم نازم تو كوتاير نه بلام ور هستگم ها داوای آزادی من کرد و شتانا يعني دوست شرحت پارتی که مابه حالا باشه هاوران اگرم ویدیوتان بگذارم پارتتان بگذارم لایک کن و شریکم با هاورکانتان حتی ویدیو کی تری لری زوزو خوشتی دیترویت بیکام هیمن